ئەمە شۆڕژ محەممەد عەبدوڵڵا لە ساڵی 1993 دەستم بە چاخانەی کرد لای وەسا عەباسی چاچی وەسای گەورە وەسا عەباسی چاچی لە ڕانەیە لە شاگردیمەوە وردە بۆ خۆم دوکانی خۆم پێکەونا ئەو دەمەگە میشمان دەکرد بە دنیارەشی ئاسم بوو لەگەڵ برایەکانمان بە هاوکاری هەردووکمان ئەو فۆلکلۆری کوردواریمان لە ڕانێ پێکەنا وەک شارەکانی دی ئەو ئەشیانش لە بەغدا و مووسڵ و سووریای و کەرکووک و سلێمانی و هەولێر و ئێران و هەموو جیاوازەکان هەیە بڵێن مزە زیوە شتی فۆلکلۆری کۆن و تازە نوعی تێدانراوە بڵێ دوایەوەش ئەو مشتەرەکانی شارەکەن چای دەخواتەوە ئەو شتان دەبینێ بە خۆی زیاتر هەوڵدا دوو ساسێ چایکە زیاد دەخواتەوە بۆ نێ شتەکانەوە ئەمان زیمەوە بوو وەک شارەکانی مش پێما خۆش جیاواز وەک شارەکان بۆ دەوری بتوێنێت پشدەری ئەمە جیاواز شش تازەگەری لە شاردانی پێما خۆش شتێکی فۆلکلۆریە ئەمە جیاواز وەک شارەکان شتێکی تازەگەری لە مەدەکەمان دایمەت پەیڕانی شتەکان کاک ئیسماعیل زیاتر زیاتر ئەو وترە بۆ شتەکان ئەو دێنێ بۆ دوکانەکەی ئەوش دۆست و برادری خۆی هەیە بۆی دێنن بە پێیجە بەشتە بەس بەشتی بە تەلەفۆنات بەشکەیە ئەو زیاتر سەدیقەی ئەو شتانە زیاتر هەیە ئیسماعیل برام هەر لەگە خۆمدا پێکەوەیش دەکەی لێرە بەڵێ وەڵام نرخەکان ئێستا سەماڕمانەیە بە خەڵوج دەکا بە دوو ڕقەتیدا بە سێتیدا بە سوایتیدایە یەدەمانەیە دێ قاوەی هەتا وەرەقەونیشی دەڕوە هەر شەهەر یەدێشە بە 20,000 مەسە بۆ نمونە بەس ئەو قەدیمی نییە قۆریمانەیە مەسەلەن بای 100,000 هەر شەبای 20,000 ناوچەکەی خۆمان میوانە عەربمان دێ دەرەومان دێ مەسەلەن شارەکان دێ بۆ ڕانەی شەشی پیان جوانکارێشێکی تازەیە تازەگەریە وەکو فۆلکلۆری کوردی وایە یۆ ئاواتیش تەماشای دەکەن ڕسمی لەگەڵ دەگرن ڕسمش لە کاکە یارمەتی ڕسمەتەوە فەرموو تێدا ڕسمی لەگەڵ بگرن مەسەلەن دێ چاکی بۆ چاکی هاتووە 2 ساعت 3 ساعت 4 ساعت دەخواتەوە ڕۆژانە بەدان کەس لا مەسەل لە پیا و لە گەنج لە ئافرەت هیوایەتە مەسەل هەیە عەزیز و سەمارە کۆرانە قۆری لە شیکا دەڵێ بەخوا داوای لێ دەکەم وش پەیدام کردووە بۆ خۆی ئاواتێکی ئەو ماگەر ئەو شتانە بۆ شارەکەم دانەمە ئەم بە دوکانەکەم بۆ شارەکەم پێ جوانەکەم وەک شارەکان شتی جیاوازمانە بێ لە ڕانەی لە 2005 بنوە ساعبی چاخانی خۆمان بەڵێ مشتەرەکانی زیاتر بە بۆنی پاوخانی خۆمان زیاتر مشتەکانی مشتری خەڵک شارەکەن بەڵێ تایبەت ناوانەی دێنەکەمە مە بوونی ئەوەی تاوڵە و دومین و شتیوەمان نییە بڵێ ئێمە مشتری من تایبەتم دێ بۆ ئێرە بەڵێ زیاتر ئەوان دێن بەیانیان مشتری خۆم تایبەتن بە تەمەنن گەنجیا کەمە بەڵێ بە تەمەنن گەنجیا کەمە زیاتر باریە بۆ خۆم لێرەم بەس ئێوەران ئیسماعیل برام وانە جەماعەت شاگردەکان لێرەن زیاتر گەنجن لە بە تەمەنەکان گەنج زیاتر دێن بۆ ئێرە ئێواران بەس بانیان زیاتر بە تەمەنەکان دێن لای من گەنجی کەمە بەردەوام چا دەخورێتەوە ڕاستی بڵێ سوالی چوار فەسڵەکە بەس زیاتر دستانان زۆر خەڵک تابیری چا دستانان و بەهاران بڵێ بە تایبەت زیاتر ئەو مەدیقەش بتوێنێت بژدەر بە چای خەفیف ناسراوە بێ بۆنیش بۆندار نەبێت چاکە بێ بۆم بێت هەیە یەک چای دەخوا دوو چای هەیە بەخۆی ئەوەی خۆی هەیە بەسەرەن 5 چای دەخوا هەیە 10 چای دەخۆی 15 چای دەخۆی 17 چای دەخوا بەڵێ 17 چای دەخوا زیاتریش شەوانە گەنجەکانی مەم شارێکەمان شێڕانی دێن بۆ تەماشاکردنی یاریەکان بۆنی یاریەکانەوە تا ئەز چاو قاو نسکافە و کابوچینە و ئەو شتانە دەخۆنەوە بەڵێ بەڵێ مشتری تایبەتی خصوص شتێ تایبەت هەیە مەسەلەن بۆ نمونە هەیە لە 2000ەوە لەگەمە هاوتایمە بۆ چایشی من نەخواتەوە ڕۆژانە دەڕە سەرم دێشێ یان وەکو تەشکێکی یادەوە دەڕە سرە تەشکێ دەدەم مرتاح نابم تایبە مشتەکانی مەش هەموو تایبەتن مشتەکانی بە بەڵێ ئەگەر ڕۆژانە نییە چایشی نەخواتەوە ڕۆژانە شێکی لێ بزر بووە